بۆ ڕۆژێکی تر قوتابیانی زانکۆ و پەیمانگەکان لە شاری هەولێر گرتبوونەوە بۆ داواکردنی گەڕانەوەی دەرماڵە. سەرەتای گرتبوونەوەکە قوتابیان لە نێو زانکۆی پزیشکی بەڕێوەچوو. هەر لە سەرەتاوە گرتبوونەوەکە لە دۆخێکی ئەمنی زۆرتون بەڕێوەچوو کە ڕێگە گیرا لەوەی دەستگاکانی ڕاگەیاندن ڕووماڵی بکەن. دواتر بەشێکی تر لە قوتابیان لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا درێژەیان بە گرتبوونەوەکەدا لەوێش ڕێگە گیرە لەوەی ڕووماڵی ناڕەزایەتیەکان بکرێت و پێشێلکاریش بەرامبەر ڕاگەیاندکاران و تیمی کەناڵی ئاسمانی پەیام کرا بە هەڕەشەکردنی دەست بەسەرداگرتنی کەلوپە لە ڕۆژنامەوانیەکانیان. قوتابیەکیش کە ڕێگەی لێگیراوە بچێت بۆ نێو خۆپیشاندانەکان دەڵێت ئەوەی ئێمە دەیکەین حەقێکی شەرعی خۆمانە. ئێمە کە قەڵەمێکمان پێەیە ئەوان بەچەکەوە دێن بە پاسەوە دێن هەمومان پەرتەی بە هەمومان دەکەن یەحنی لۆ ئەمە نەتانین مافی خۆمان داوا بکەین. ئەمە ساڵێک لە داخلی بوویمە بەڕاستی پارێ ئاو کارەبا هەموو شتی خۆمدا یعنی مەحقولە ئەمە ساڵێک لە داخلی بووم کە دوور لە خانەوادەی خۆمم ئەو جەپاری ئەو هەمەشتەش بدەم ئەنی پارەی داخلی لەسەر خۆم بووە. هیچ مەحقول نییە ئەنی ئێستش پەرتەی بەمە دەکەن بە چەکداران هاتینە ڕێگری لەمە دەکەن هیچ مەحقول نییە. ڕێگریمان لێکرا لەوەی بچینە ژوورەوە بوو بەشداری خۆپیشاندانەکە بکەین بە هەمان شێوە ئەوانەی کە لە ژوورە خۆپیشاندانەکەن ڕێگریان لێ بکرا کە بێنە دەرەوە. بەداخەوە نازانم یعنی هیچ شتێکمان نەکردووە بێجگەلەوەی داوای حەق و مافی خۆمان کردووە. ئەوەی ئێمە ئەکەین حەقێکی شەرعی خۆمانە. هیچمان پێ نییە هەموو بەچەکەوە هاتینە بەرامبەر ئەمە ڕاوەستانێ داوای چیمان کردێ داوای وڵاتی خۆمان دەکەین داوای حەقی خۆمان دەکەین داوای مافی خۆمان دەکەین. دەڵێن ئەمە سیستەما سویدیە خەڵکی سوید ئەوها دەژی لە وڵاتەکەی قوتابیانی سوید ئەوها دەژین لە وڵاتەکەیان یعنی مەحقول نییە کلانشکۆفی پێ بەرامبەر تەڵەبەی کت قسانەکە جوون دەداتن ئەخە ئەو پەڕی بێئەدەبی بۆ ئێسلوبیە خۆ ئەمەش دەتانی قسانکەین بەس ئەمە بە قەڵەم ئەمە جوابیان دەدەینەوە. یاسا هەیە خۆپیشاندان ڕێگە پێدراوە خۆپیشاندانی بەدەمیانە بەهادی داوای مافی خۆتانەکە. لای خۆشیەوە پەرلەمانتارانی فراکسیۆنی کۆمەڵ لە نێو خۆپیشاندانەکاندا و لەگەڵ قوتابیاندا بوون و پشتیوانی تەواوی خۆیان بۆ خوێندکاران دەربڕی و دەڵێن ئەو بڕیارەی حکوومەتیش تیماری دەردی قوتابیان و داوای قوتابیان جێبەجێ ناکات. داوای قوتابیانی زانکۆ پەیمانگاکان لە هەڵەبجە تازاخۆ یەک داوایە داوای سادەترین مافی خۆیانەکەن بڕەپارەیەکە نەک بۆ سەفرە و سیاحەت بۆ ئەوەی پارەیان لە گیرفان نابێ لەفەی فەلافل بکڕن هاتوچەی پاسی پێ بکەن بۆ خوێندن و کۆلێجەکانیان. ئێمە پشتگیریانەکەین پشتیوانیانەکەین بەر لەوەی ئەمان داواکەن 2 مانگ پێش ئێستا ئێمە بە حکوومەتمان وتووە داهاتان زیادی کردو بۆ ئەم دەرماڵەی ناگەڕنەوە. دوێنێش بە واژۆی 37 دەنداوین پەرلەمان پێشنیازە بڕیارێکمان پێشکەش بەدەستەی سەرۆکایەتی کردووە بۆ چارەسەری ئەم کێشەیە بۆی پەرلەمان بە قەرارێک دەرماڵی قوتابیان بگەڕێتەوە کۆتایی بەم کێشەیە بێت. هەر ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران کۆبوویەوە و بڕیارێکی دەرکرد کە بەشەبودجەیەک دیاری بکرێت بۆ وەزارەتی خوێندنی باڵا بەڵام قوتابیان دوای ئەو بڕیارە کە زانیان داواکانیان جێبەجێ ناکرێت بۆ جاری سێم دەستیان کردەوە بە خۆپیشاندان و شەقامی سەرەکی هەولێر کەرکووکیان بۆ ماوەیەک داخست و بڕیاری ژوایە تاکو بڕیار لە گەڕانەوەی دەرماڵەکانیان نەدرێت ئەوان بەردەوام دەبن لە گرتبوونەوە و خۆپیشاندان. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.